ئەم پێستە خۆشەویستەکەم پەیوەندیەک و کۆنتاکتێکی مباشری بە بلوتوز نا بە وایفای نا بە هەر شێ ناوە بیت پەیوەندی مباشری هەیە بەخۆرەوە بەڵام تیشکەکەی بە 8 دقە ئاگاتە لاشەی ئینسان ئەم تیشکە زۆر جار تیشکێکی ژوورەوەنەوشەیی هەڵگرتووە کە لە ساعت 5 تا لە ساعت 10 تیشکی خۆر پێکەێنێ ئەم تیشکە ضرورە بۆ لاشەی ئینسان بۆ پێستی ئینسان بۆ نەخۆشیەکانی پێست بۆ سەرەتانی پێست بەڵام ئەگەر زۆر مایەوە هەر بۆ خۆشیە بێ بە سەرەتان بۆیە ئەبێ زۆر وریابی بزانین چەندێ بەرخۆرەکەوین بەل چ کاتێکا بەرخۆرەکەوین پێستی ئینسان بەڕێزەکانم لە کاتێکا ئەکەوێتە ژێر کاریگەری خۆرەوە خۆر لەسەر تەوقی سەری ئەوەستێ بە تایبەتی لە کاتی نیوەڕوانە لە سەعات 10 بەیانی بۆ سەعات 4 ئالەو کاتەیە شڵەپۆپەی تیشکی خۆر و تیشکی ژوورەوەنەوشەیە بە ژوور سەری ئینسانەوە سێ لەسەر چواری تیشکەکە لەو کاتەیە بەر ئینسانەکەوێت ئینسانەکە ئەبێت چەند خۆی لێ ئەدزێتەوە ئەو نەش بەری کەبێ بۆ ئەوەی کە سوودەکانی تیشکەکە وەرگرێ بۆ چکە ئێمە ڤیتامینێکمان هەیە کە پێوتێ ڤیتامین دی ئەم ڤیتامین دیە ئەگەر خۆر نەبێ دروست نابێ بۆیە بینی ئەگەر تووشی نەقسی ڤیتامین دی بووین دکتۆرەکان بەناچاری حەبمان بۆ ئەنووسن حەبەکەش هیچ کاتێک قەرەبووی تیشکی خۆرمان بۆ ناکاتەوە بۆیە بێ تیشکی خۆر بە بەلاشە و بیدایەتی دروستبوونی ڤیتامین دی لەناو پێستا دروست بێ دوای بچێ بۆ ئەندامەکانی تر و سوڕەکە تەواو بێ ئینجا کالیسیۆم لە ڕێخۆڵەکانەوە بمژرێ و ئەندامەکانی ئینسانی پێبتەو بن هەر کاتی ئەمەمان کرد پێمان وتە ئینسانێکی تەندروست چ کاتێک ئەبێ بەرخۆرکەوین لە کاتی نیوەڕۆیە چ کاتێک کاتی نوێژی نیوەڕۆ 10 دقە بچۆ بۆ نوێژ 10 دقە وەرەوە تیشکی خۆرەکەت وەرگرت کافیە بۆ ڕۆژەکە 20 دقە الحەمدولله واتە تۆ لە ڕۆژێکی تەواوە ئەگەر 20 دقە بەر تیشکی خۆر بکەوی بەشی خۆت لە ڤیتامین دی وەرگرتەوە پێویستە بە هیچی تر نابێ